ماشەڵڵا محەممەدی یەکێک لە شێوەکارە دیارەکان بە خۆشحاڵیەوە ئەویش بە هەمان شێوە لە شاری هەولێر پێشانگەکی تایبەت بە کارەکانی خۆی کردەوە کەتیایە بەشێک لەو کارانەی کە تایبەتن بە ژن و ئەو تابلوانەی کە پەیوەستن بە ژن و بە بەشێک لە ئەو بابەتانی کە پەیوەستن بە ژنیشەوە لە نێو تابلۆکانە نەخشێنراون و خراونەتە بەرچاوی بینەران. پێشانگایەکی تایبەت بە کارە هونەریەکانی هونەرمەند ماشەڵڵا محەممەدی کرایەوە لە گەلەری کەونارە لە شاری هەولێر بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە هونەرمەند و شێوەکاران پێشانگایەکی شێوەکاری بەناونیشانی ژیلەمۆ بۆ هونەرمەند و شێوەکار ماشەڵڵا محەممەدی کرایەوە. لەبارەی پێشانگاکەوە هونەرمەند وتی 18 تابلۆی لە پێشانگاکە نمایش کردووە کە ناوەڕۆکی تابلۆکان باس لە ژن و ژیان و پەنجەرە تاریکەکانەکەن. ئاماژەی بۆش کرد توانیوێتی لە کۆی 35 ساڵی کاری هونەری 38 پێشانگای تایبەت بە کارە هونەریەکانی لە چەندین وڵاتدا بکاتەوە لە هەرێمی کوردستانیش پێنجەمین پێشانگایە و کە بیکاتەوە. لە 18 تابلۆ ئەم تابلوانە لە 6 مانگی پێشتر لە سلێمانی نمایشمان کرد. ئەمە 38مین پێشانگای تاکە کەسیمە، پێنجم پێشانگای تاکە کەسیمە لە باشوور و دووم پێشانگای لە هەولێر ئەیکەم. ئەم تابلوانە سێ بابەت لە خۆگرن، یەکێ پەنجەرە تاریکەکانە، یەکێ ژن و ژیانە، یەکێکیش هەڵپەڕکیە. ئیمڕۆ زۆر دڵخۆش بووم چون زۆر جەماعەتێکی زۆر برادەرێکی زۆر لە هونەرمەندان و لە بلیمەتەکانی هەولێر تەشریفیان هاورد و زۆر دڵخۆش بووم پێ و ئیشەڵڵا کە ئەم پەیوەندیە بەردەوام بێت.